بینەرانی بەڕێز دار شوێنێکم سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دووتەوە شرۆڤە دەکات تەوەرێکمان تایبەت دەبێت بە ڕەوشی مامۆستایانی هەرێمی کوردستان و قسە و باز لەسەر ئەوەی کە 27 ئەم مانگا و بڕیارە ژمارەیەک لە مامۆستایانی هەرێمی کوردستان خۆپێشاندان ساز بکەن بۆ باشترکردنی بژێوی ژیانیان. دیارە لەم تەوەرەدا مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان میوانمان دەبێت. تەوەری یەکەمی باسی ڕۆژمان تایبەتە بە هەڵوێستی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە پۆستی پارێزگاری سلێمانی. وەک دەزاندرێتن پاشەوەی لە 20 مانگی ڕابردوو پۆستی پارێزگاری سلێمانی لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی ڕێکەوتنێکی سیاسیەوە ئاڵوگۆڕی پێکرا. ئێستا لە پارێزگای سلێمانی بە پێی ئەو ڕێکەوتنە پۆستی پارێزگار سێ پارێزگاری هەیە کە وەکو دەزاندرێتن لە پێشوودا ئاسۆ فەرەیدون و هەڤاڵ ئەبوو بەکریش کە لە ڕێگای ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە دەستنیشان کرابوو. سەردار قادریش وەکو باسی لێوە دەکرێتن بە وەکالەت پۆستی پارێزگاری سلێمانی بەڕێوە دەبات. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە و چەند تەوەرێکی دیکە سەبارەت بە هەڵوێستی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی باسی ڕۆژ میوانداری دکتۆر سامی جەلال بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە. دکتۆر سامی بەخێر بێن. زۆر سپاس. ئێوە وەکو وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی تەعامل لەگەڵ چێ دەکەن؟ مامەڵە لەگەڵ کام پارێزگا دەکەن؟ بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریە. ئێستا ئێمە بە فەرمی وە لەسەر ئەوراق لە یازار کاک ئاسۆ فەریدون پارێزگاری سلێمانیە لە ڕۆژی 24 هەشتی 2016 نووسراوێکی ئاڕستەی وەزارەتی ناوخۆ کردووە بە ڕێز دکتۆر ئاسۆ داوای مۆڵەتی کردووە و لە هەمان ڕۆژیشدا فەرمانێکی کارگێڕی دەرکردووە بە ڕادەستکردنی گشت دەسەڵاتەکانی بۆ بەڕێز سەردار قادر وەک پارێزگاری سلێمانی بە وەکالەت. تەمان ئەمە ئەم بابەتە کرا و پێچەوانەی یاسایە لەبەر ئەوەی دانانی پارێزگار بە وەکالەت دەسەڵاتی خودی پارێزگار نییە، چونکە پارێزگار پلەکەی بریکاری وەزارەتە و بریکاری وەزارەتیش دەبێت نووسرا و ئاڕستەی وەزارەتی ناوخۆ بکرێت. وەزارەتی ناوخۆش ئاڕستەی سەرۆکایەتی ئەنجومانی وەزیران بکرێت بۆی ئەوی بڕیاری پێ دەربچێت. لەبەر ئەوە تا ئێستا ئێمە کاک ئاسۆ فەریدون بە پارێزگاری سلێمانی بە فەرمی دەناسین. بەڵام لە ماوەی ڕابردوودا لە دوایی 28ەوە وەکو دەزانرێتن سەردار قادر کاروبارەکانی ئیدارەی پارێزگای سلێمانی بەڕێوە دەبات. بەڵێ ئێمە ئاگادارمان کردونەتەوە بە پەیوەندی تەلەفۆنی کە ئێمە هەموو نووسراوەکانمان قبوڵە وەک جێگیری پارێزگاری سلێمانی هەردوو جێگرەکە بە پێی ئەو دەسەڵاتانی کە پێیان دراوە. بەڵام وەک پارێزگاری سلێمانی هیچ نووسراوێک ئاڕستەی وەزارەت نەکەرەوە پێمان ڕاگەیاندون کە یاسایی نییە و ئێمە مامەڵی لەگەڵ ناکەین هەتاکو ڕەزامەندی فەرمی لە ئەنجومەنی وەزیران دەرەچێت. طبعاً نزیکەی 3 هەفتەیە بەم شێوەیە مایەوە و ڕۆژی دوای جەژنی قوربان کە داوامی فەرمی دەستی پێکردەوە نووسراوێکمان پێگەیشت داواکاری بەڕێز ئاسۆ فەریدون بە بەخشینی لە پۆستی پارێزگار و بڕگەیەکی تر دانانی بەڕێز سەردار قادر وەک پارێزگاری سلێمانی بە وەکالەت. ئێمە ئەم نووسراوە بە یاسایی مامەڵی لەگەڵ دەکەین و ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانمان کردووە بۆ ئەوەی فەرمانی پێدەرچێت. باش. دکتۆر هەڤاڵ ئەبوو بەکر لەلایەن ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە دەستنیشان کراوە بکرێت بە پارێزگاری سلێمانی. بۆ ئەمە چۆن یەکلا دەکرێتەوە؟ ئەمە خۆی لە خۆیدا ئەمەش کێشەیەکی یاساییە. ئێستا ئەگەر تەماشایکەین کاک هەڤاڵ ئەبوو بەکر هەڵبژێردراوە وەک پارێزگاری سلێمانی دەبوایە ڕێکارە یاسایەکانی تەواو بکرایە و نووسراوی هەڵبژاردنەکەی و داواکاریەکەی ڕەوانەی وەزارەتی ناوخۆ بکرایە بۆ ئەوەی ئەمە ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانکەین و سەرۆکایەتی هەرێم بۆ دەرچوونی فەرمانی هەرێمی بە دانێ بە پارێزگاری سلێمانی. بەڵام ئەوان ئەو داواکاریان پێشکەش نەکردووە بە پێچاوانەوەی ئێستا داوا دەکەن کە بەڕێز کاک سەردار قادر وەک پارێزگاری سلێمانی بە وەکالەت بناسرێنێت. لێرەش ئەمە خۆی لە خۆیدا کێشەیەکی یاسایی. ئێستا ئێمە بە شێوەیەکی نافەرمی دوو پارێزگارمان هەیە و بە شێوەیەکی فەرمی ئێستا هەر بەڕێز دکتۆر ئاسۆیە کە پارێزگاری سلێمانیە. لەبەر ئەوەی کە هەر داواکارێک پێشکەش بکرێت
دەسەڵاتی ئەو کەسانە پێت بەرز دەرگێتەوە بۆ سەرەوەی خۆی کە بەرز کرا بۆ سەرەوەی خۆی دەبێت فەرمانی پێ دەبێت تا فەرمانی پێ دەرنەچێ و جێگرەکەی کە ئەو پۆستە پڕکات و دانەنرێت ناتوانێت دەست لە کاڵ هەڵبگرێت بۆ ئێمە بەو شێوەیە مامەڵەماڵەگرتو و ئاگاداریشمان کردوونەتەوە من پێش چەند ڕۆژێک کە دکتۆر ئاسۆ پەیوەندی کرد من پێم ڕاگەیان کە تا ئێستا ئەو پارێزگاری سلێمانیە بە فەرمی و دەبێت ئیشوکارەکانی خۆی ڕاپەڕێنێت تاکو فەرمانی بەخشینی بە فەرمی لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆمان دەگەڕێتەوە هەمان حاڵەتیش هەر مامەڵەمان لەگەڵ کردووە لەگەڵ پۆستی پارێزگاری هەڵەبجە پارێزگاری هەڵەبجە لەبەر ئەوەی ئەنجومەنی پارێزگای نەبووە ئێمە لە 25 مانگ 25 هەشت بەڕێز پارێزگاری هەڵەبجە نووسراوێکی ئاڕاستە کردین بە بەخشینی لە پۆستی پارێزگاری هەڵەبجە ئەمەش لە 4 نوێ 2016 نووسرامان ئاڕاستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کردووە بۆ ئێوەی ئەوانیش بۆ سەر و خۆیان بەرزیکەن و فەرمانی پێ دەربچێت و ئەو کەسی کە جێگای دەگرێت و دامدرێت هەروەها ئەمە هەر پارێزگای هەڵەبجەشمان ئاگادار کردوێتەوە بە هیچ شێوێک نابێت نووسرا و بکرێت بە ناوی پارێزگاری هەڵەبجە بە وەکالە لەبەرەوە هیچ فەرمانی پێ دەرنەچووە و هەر نووسراوێک ئاڕاستەی وەزارەتی ناوخۆ بکرێت بە ناوی جێگرەکانیەوە بەپێی ئەو دەسەڵاتانی کە پێیان دراوە ئێمە قوبوڵمانە و ئاساییە ئەمە بابەتەکە بابەتێکی یاساییە لەبەر ئەوەی یاسایی وەزارەتی ناوخۆ ژمارە 3 ساڵی 2006 لە مادە 3 بڕگە 6 باسی پارێزگار دەکات دەڵێ پارێزگار مۆزەفی تەنفیزیە و ئیداریان ڕەبتە بە وەزارەتی ناوخۆ هەروەها لە یاسای ئەنجومەنی پارێزگاکان دیسان باس لە پارێزگار دەکات دەڵێ مۆزەفێکی تەنفیزیە و بەرپرسیارە بەرام ئەنجومەنی پارێزگار بەڵام ئیداریان بەستراوەتەوە بە وەزارەتی ناوخۆ کەلیمە ئیداریان بەسراوەتەوە وەزارەتی ناوخۆ مانای ئەوەیە سەر موچەکەی ئیجازە بەخشین گواستنەوەی هەمووی لە دەسەڵاتی سەر و خۆیەتی دەبێ بەرزکرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ وەزارەتی ناوخۆ وەزارەتی ناوخۆش دەسەڵاتی نییە کە پارێزگارێک دابنێت دەبێ بەرزکرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیرانیش بەرزکرێتەوە بۆ سەرۆکایەتی هەرێم بۆی فەرمانی هەرێمی پێ دەربچێت باش یاسەکە واڵێت یانی بەڵێ لە دوای بیستی ئابەوە دیارە کاروبارەکانی پارێزگای سلێمانی لەلایەن ئاسۆ فەرەیدونەوە کە ئێوە وەکو پارێزگاری سلێمانی مامەڵەی لەگەڵدا دەکەن بەڕێوە ناچێ ینی بە سەڕەحەت میدیاکانی ئیدارەی سلێمانی باسی لێوە دەکەن و ئەوەش پشڕاست کراوەتەوە باش لە کاتێکدا کە لەلایەن وەزارەتی ناوەخۆوە ئاسۆ فەرەیدون پارێزگارە ئایا ئەو ڕێوشوێنە ئیداریانەی کە سەردار قادر بەڕێوەی بردووە لە ماوەی ڕابردوو بە نایاسایی هەژمار دەکرێت لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئێمە بێ جیاوازی بکەین لە بینی دوو حاڵەتە حاڵەت یەکەم ئەو کارانەی کە وەک جێگیری پارێزگار بڕێوەی بردووە ڕاهی کردووە هەموو یاساین بەپێی ئەو دەسەڵاتانەی کە هەیەی وەک جێگیری پارێزگار هەر نووسراوێک و هەر فەرمانێکی دەرکە بە ناوی پارێزگار بە وەکالەت ئێمە بە یاسایی نازانین لەبەر ئەوەی فەرمانی دامەزراندنی وەک پارێزگار بە وەکالەت هێشتا دەرنەچووە قاعدەیەکی قانونی ئەڵێ فاقد الشەیء لا يعطي ناتوانێت ئەو فەرمانێ دەرکە بە بابەتێکی معەن کە ئەو دەسەڵاتی دەرکردنی ئەو فەرمانی نەبێت ئێستا بۆ نمونە کە حکوومەتێک دابمەزرێت کابینێ و حکوومەت دەبێت لە پەرلەمان سوێندی یاسایی خۆن لە پەرلەمان متمانی پێ بدرێت ئەنج ئەتوانن دەست بکار بن نەماندیەوە هیچ کابینەیەکی حکوومەت کاروبارەکانی ڕاهی بکە ئەنج بچنە پەرلەمان سوێندی یاسایی خۆن ئەمەش هەمان بابەتە ئەمانە ئیجراعاتی قانونین دەبێت جێبەجێ بکرێت لە یاسای پارێزگاکان چی هاتووە لە یاسای وەزارەتی ناوخۆ چی هاتووە دەبێت جێبەجێ بکرێت ناکرێت کەسێک خۆی وەکو پارێزگار بناسێنێت و هیچ فەرمانێکی فەرمی نەبێت کە بە پارێزگار بیناسێنێت لەبەر ئەوەش ئێمە ئاگادارمان کردوێتەوە لەو ڕۆژەشەوە هیچ نووسراوێک وەک پارێزگار بە وەکالەت ئاراستەی وەزارەتی ناوخۆ نەکرا و تەسەوڕ ناکەم ئاراستەی هیچ وەزارەتێکی حکوومەتی هەرێمیش کرا بێت لەبەر ئەوەی بە فەرمی فەرمانی دامەزراندنی وەک پارێزگار دەرنەچووە هەمان شێوەش تەطبیق بێت لەسەر پارێزگاری هەڵەبجە و من خۆم کاک عەلیم ئاگادار کردووە کە ئەوە توانێت لەگەڵ جێگرەکەی تر کاکاوە هەموو ئەو دەسەڵاتانی کە هیانە وەکو جێگیری پارێزگار بەکاری بێنن و فعلەنیش منە زۆربەی نووسراوەکان ئەو نووسراوە کە لە دەسەڵاتی خۆیانە من بە ئیمزای کاک سەردار و ئیمزای کاک عومەر جێگیری پارێزگای سلێمانی پێمان دەگەوە ئێمە ئیشی یاسایی لەسەر دەکەین زۆر باش ئێوە دەڵێن مافی سەردار قادر نییە وەکو پارێزگار مامەڵە لەگەڵ ئیدارەی پارێزگای سلێمانی بکات چونکە بە پێی یاسا ئەو مافەی نابێت تا ئەم لە حەزەیە بڵێ بەڵام سەردار قادر لە ماوەی ڕابردوودا چەند جارێک سەرۆکایەتی لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی کردووە وەکو پارێزگار ئیدارەکەی بەڕێوە بردووە ئێوە وەکو وەزارەتی ناوەخۆ تەنیا چاوەڕێی ئاگادارکردنەوە دەکەن
یاخود ئیجراعاتی دیکەی بەدواوە دەبێ و وەزارەتی ناوخۆ ناچار دەبێ پابندی یاسا بێ. دەبێت وەک هەچ ئیجراایکی کرد بە بەناوی پارێزگای سلێمانی بە وەکالەت نایاساییە سەرۆکایەتی لژنەی ئەمنی بێت فەرمانێکی دەرکەوێت بەناوی پارێزگار بە وەکالەت ئێمە بە ڕسمی نازانین و بە پێی یاسا فەرمی نییە. بەڵام تەنیا ئەمە بەسە بۆ ئەوی بە فەرمی نەبێت ینی وەزارەتی ناوخۆ ڕێوشێنی دیکە ناگرێتە بەر بە وەستاندنی ئەم حالەتە لە کاتێکدا ئەگەر پۆستی پارێزگار وەکو دەزانرێتن ئەمە حکوومەتێکی لۆکاڵیە ئیدارەی شارێک بەڕێوە دەبا وەکو حکوومەتێکی لۆکاڵی بڕیاری زۆر لە بەردەستی پارێزگار هەیە ئەو کاتێک کە ئەو هەموو بڕیارە نایاسانەی بە پێی یاسا کە ئێوە باسی لێوە دەکەن سەردار قادر جێبەجێ بکە ئێوە ڕەتفەلتان چی دەبێت؟ ئێمە تا ئەم لەحظەیە هیچ نووسراوێکمان پێ نەگەیشتووە بە ناوی پارێزگاری سلێمانی بە وەکالەت هەچ نووسراوێک بە ناوی پارێزگاری سلێمانی بە وەکالەت پێمان بگا ئێمە ڕێوشێنی یاسایی وەردەگرین لەبەر ئەوەی پێچەوانی یاسایە و ئاگاداریشمان کردنەوە من بە تەلەفۆن یەک دوو جار من ئاگادارم کردنەوە تا ئەم لەحظەیە هیچ نووسراوێکیان نەکردو بە ناوی پارێزگاری سلێمانی بە وەکالەت ئەمە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوەنیدا خۆی وەکو پارێزگاری سلێمانی بە وەکالەت بناسێنێت ئەمە بابەتێکی نایاساییە و ناکرێت. باش سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دکتۆر هەڤاڵی دەستنیشان کردووە و بزوتنەوەی گۆڕانیش سەردار قادری دەستنیشان کردووە پێتان وایە لە ڕووی یاساییەوە چارەسەرەکە دەبێت چۆن بێت چۆن ئەم کێشەیە یەکلا دەکرێتەوە لە کاتێکدا بزوتنەوەی گۆڕان دوو کاندیدی هەیە یەکێکیان ئەنجومەنی پارێزگا دەستنیشانی کردووە ئەوەی دیکەشیان حزبەکە بۆ خۆی سابەتە سەوەرم خۆیان بابەتەکەیان یەکلایی کردەوە ڕاستە کاک هەڤاڵ بەکرد وەکو پارێزگاری سلێمانی هەڵبژێردراوە بەڵام پێویستە ڕێکارە یاساکان تەواو بکرێت مادەم ئەو ڕێکارە یاسانە تەواو نەکرێت کەواتە بزوتنەوەی گۆڕان خۆی یەکلایی کردوەوە لەبەر ئەوەی نووسراوی ئاڕاستەی وەزارەتی ناوخۆ کردووە لە ڕێگای پارێزگاری سلێمانیەوە کە داواکەن کاکسەردار وەکو پارێزگاری سلێمانی بە وەکالەت دامنرێت کەواتە ئێستا خواستی ئەو بزوتنەوەی ئەوەیە کاکسەردار ئیداری ئەو پارێزگای بکات کەواتە لە داهاتوودا ڕێوشوێنەکان دەگیرێتە بەروە پێویستیشی بە مەرسومی سەرۆکاتی هەرمی کوردستان حتمما پێویستی پێێتی ئێمە ئاڕاستی ئەنجومەنی وەزیرانمان کردو ئەنجومەنی وەزیران ئاڕاستی سەرۆکایەتی هەریم دەکات و مەرسومی پێدەرداچێت. باش دەگوترێت زیاتر لە 20 ڕۆژێک دەبێت ینی پارێزگای سلێمانی ینی پۆستی پارێزگای سلێمانی کەوتۆتە فەراغەوە ئەمان کێشەیەک نییە؟ بە تەواوەتی نەکەوتۆتە فەراغەوە لەبەر ئەوەی هەردوو جێگرەکان هەندێک دەسەڵاتیان هەیە دەتوانن ئەوان ئیشەکانیان بە پێی دەسەڵاتەکانی خۆیان کردو نانێشتۆ ئیش بوەستێت. بۆ نمونە ئێستا من وەک بەڕێوەبەری گشتی دیوانم ئەتوانم زۆر نووسرا و ئاڕستەی پارێزگاکان بکەم ئاڕستەی بەڕێوەبارەتە گشتەکان بکەم کە پێویست بە واژووی جەنابی وەزیر ناکات هەندێک نووسراوێشێ پێویستی بە جەنابی واژووی وەزیرە جەنابی وەزیرە بەو شێوەیە دەکرێت یعنی دەسەڵاتەکان لەناو پارێزگا وەکو لەناو هەر وەزارەتێک دابەش کراون بەشی خۆیان کە ئەو دەسەڵاتانیان هەیە ئەتوانن بیکەن ئێمە لە مانگی شەشە بەیانی ژمارە 12مان دەرکرد بەیانی ژمارە 12 تەواوی لە مەرکەزیەتمان تەطبیق کرد لەسەر ئاستی پارێزگاکان ئەتوانم بڵێم جەنابی وەزیر لە سایە 85 دەسەڵاتەکانی خۆی دابەزان دەخوارەوە بە تایبەتی بۆ پارێزگارەکان بۆ تەطبیقی سیستەمی لا مەرکەزیەت و ئێمە لەو نووسراوەشە لەو بەیانەشە بەیانی ژمارە 12 فەرزمان کردووە دەبێت پارێزگاری پارێزگارکان و ئیدارەکان ئیدارە سەربەخۆکان بەشێک لەو دەسەڵاتانە دابەزێن نەخوارەوە بۆ جێگرەکانیان و هەروەها دایبەزێن بۆ قایمقامە فعلیەکان بۆیە ئێمە بە پێی سیستەمی لا مەرکەزیەت بە تەسەووری من 80 تا 85 دەسەڵاتەکان لە دەستی جێگرەکانیان دەتوان ممارەسەی بکەن بەو شێوە نەکەوێتە فەراغەوە ئیلان ئەگەر بابەتێک هەبێت کە پێویستی بە ئیمزای خودی پارێزگای بە تەسەووری من نەکراوە تا ئێستا. زۆر باشە. ئەنجومەنی پارێزگای سلێمانی زۆر جار باسدەوە دەکرێت کە نوێنەری خەڵکی پارێزگای سلێمانیە و ئەوانەی کە ئەندامن لەو ئەنجومەنەدا لەلایەن خەڵکی سلێمانیەوە دەستنیشان کراون و مافی ئەوەیان هەیە کە چێ ببێت بە پارێزگاری سلێمانی دیارە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دکتۆر هەڤاڵی دەستنیشان کرد بەڵام ئێستا بزوتنەوەی گۆڕان سەردار قادر دەستنیشان دەکات یعنی ئەحەقیەت ماف لە ڕووی یاساییەوە بۆ بڕیاری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە یاخود مافی بزوتنەوەی گۆڕانە یاخود هەر لایەنێکی دیکەیە کەسێک دەستنیشان بکات خۆی کە بە انتخابات بێ بە هەڵژاردن بێ کاک هەڤاڵ کراوە بە پارێزگاری سلێمانی بەڵام ئەبێت لە خلاری مانگێکە بە تەسەوورم ئەو ڕێکارە یاساییەکان تاوا بکرێت
کە ئەو ڕێکارە یاسانە تەواو نەکرا بە معنای ئەو هەڵبژاردنە قیمەتی قانونی خۆی نابێت و ئێستا لەوەشا دیارە کە بەڕێز کاک سەردار قادر کاندید کراوە بۆ دانانی بە پۆستی پارێزگاری سلێمانی بە وەکالەت. ئێمە پێشەوە ئەزمونمان هەیە کاک دانا پێش ئێستا لە کابینەی پێش ئێستا محافظی سلێمانی بوو کە ئەو دەستی لە کار کێشایەوە کاک بەهرۆز بۆ چەند ساڵێک پارێزگاری سلێمانی بوو ئیشەکانی بەڕێوە دەبرد و مەرسومی هەرێمی بۆ دەرچوو. ئەمەش بە تەسەوەری من ئێستا دیارە خواستیوان ئەوەیە کە کاک سەردار بێتە پارێزگاری سلێمانی بەڵام نووسراوی فەرمیان ئاراستە کردو. باش ئەمە ئەگەر خواستی حزبیبی بەڵام خەڵکی سلێمانی داوای دکتۆر هەڤاڵی کردووە ئەمە کێشەیەک نابێت لە ڕووی یاساییەوە مافێک کە ئەنجومەنی پارێزگا بڕیار لەسەر کەسێک بدە بەڵام دواتر ناوەکەی بگۆڕێ خۆی حتمما ئەو ئەندامی ئەنجومەنی پارێزگا دەنگی لە بڵین لە میلەت وەرگرتووە لە گەل وەرگرتووە ئەبێ خواستی گەل جێبەجێ بکات بەڵام جاری وایە کێشمە سیاسیەکان و جاریوە معادلە سیاسەکان ئەو بابەتە ئەگۆڕێت. باش بەڵام زۆر جار ینی حەزبەوە دەکرێت مامەڵەی وەزارەتی ناوەخۆ لەم کەیسەدا نەرمە زۆر با بڵێن ینی بە نەرمی ماڵە لەگەڵ ئەم کەسەی دەکات لە کاتێکدا وەکو جەنابیشتان باستان لەوە کردووە کە فەراغی یاساییش هەیە چەند ڕۆژێکە. بەڵێ نەخێر ئێمە وەزارەتی ناوخۆ بە نەرمی تەعاملمان لەگەڵ نەکردووە مە کە نووسراوەکەمان پێگەیشت هیچ جەنابی پارێزگار کە لە 24/8 دوو فەرمانی دەرکردووە. فەرمانی یەکەم داوای ئیجازەی کردووە بەس ئیجازەکەی قبول نەکراوە هێشتا و لە هەمان ڕۆژە فەرمانێکی تری دەرکردەوە گشت دەسەڵاتەکانی تەسلیمی پارێزگار کاک سەردار کردووە کە وەک پارێزگاری سلێمانی بە وەکالەت. طبعاً ئەم دوو بڕیارە داواکردنی مۆڵەت مافێکی ڕەوایە و قبولکردنی ئەم مۆڵەت یان قبول نەکردنی دەسەڵاتی وەزیرە ئەتوانێت جوازیە ئیجباری نییە کە قبولی مۆڵەتەکەی بکە ئەتوانێت قبولی کە ئەتوانێت قبولی نەکە بەڵام ئێمە کێشەکەمان لەوە بوو کە ڕادستکردنی ئەم دەسەڵاتانە بۆ ئێمە نووسرامان بۆ بەڕاستی و ئەنجومەنی شورای هەرێم کردووە داوای ڕێئیمان لێ کردووە ئایا ئەکرێت پارێزگار دەسەڵاتەکانی خۆی هەمووی ڕادستی جێگرەکەی بکات لەبەر ئێمە دوو جیاوازیمان هەیە لێرە پارێزگار پلەکەی بریکاری وەزارەتە جێگیری پارێزگار پلەکەی بەڕێوبەری گشتیە ئایا چۆن دەکرێت پارێزگار بەڕێوبەرێکی گشتی کات بە بریکاری وەزارەت لەبەرەوەی پلەی تایبەتەوە ئەبێت دەسەڵاتی سەر و خۆیەتی ئێمە کێشەکەمان لەوە بووە و ئێمە کە نووسراوەکەمان پێگەیشتووە هەر سێ ڕۆژ دوایەوە ئێمە تەسەوڕەکەم ڕۆژی پێنجشەمە چوارشەمە نووسراوەکەمان پێگەیشت پێنجشەمە انتخاباتەکە بوو ئێمە ڕۆژی یەکشەمە نووسراومان کرد بۆ ئەنجومەنی شورای هەرێم داوای ڕێئیمان لێ کردووە ئێمە داوای ڕێواتە ڕێئیوان دەبێتە ینی وەزارەتی ناوخۆ پێوەی پابەند دەبێت ئێمە کە وەزارەتی ناوخۆ بە ڕێی ئەنجومەنی شورا زۆر بڕوامان پێیان هەیە لەبەر ئەوەی ستافێکی زۆر لێ هاتوون مامۆستای زۆر بەڕێزن و حتمما بە لایەنێکی قانونی مامەڵە لەگەڵ کەیسەکە دەکەن ئێمە ڕێیەوان چی بە ئێمە قبولمانە ئەم بابەتە پێش ئەوەی کە نووسراوی پارێزگای سلێمانیمان بۆ بێت کە داواکەن کاک سەردار دابدرێت بەوە پارێزگار بە وەکالەت ئێمە ڕێی ئەنجومەنی شورا وەرەگرین و ئەو نووسراوی پارێزگای سلێمانیشمان ئاڕاستی سەرۆکایەتی ئەنجومەن کردو ئێوە بە پێی یاسا تەعامل لەگەڵ ئەم کەیسانە دەکەن باش زۆر جار دەگوترێ لە ینی دوو ئیدارەی هەیە لە هەرێمی کوردستان زۆنی سەوز زۆنی زەرد ئایا لە وەزارەتی ناوخۆ بە فعلی ڕنگدانەوە هەیە بڕیارێک دەرچێ بۆ هەولێر جیاواز بێت لەگەڵ بڕیارێک لە سلێمانی من تەسەور ناکەم هەبێت یان ئەگەر هەبێت بە شێوازێکی زۆر کاڵە و لە خوارەوەیە هەچ فەرمانێک لە وەزارەتی ناوخۆ دەرچووە بە ئیمزای جەنابی وەزیر لە هەموو هەرێمی کوردستان جێبەجێکراوە زۆر بڕیار دەرچووە لە وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی لێکۆڵینەوە پێکهێنراوە لیجانی تحقیقی پێکهێنراوە لە پارێزگای سلێمانی لە پارێزگای هەولێر لە ئیداری گەرمیان لە هەڵەبجە لە دووهۆک ئیجراعات کراوە و جێبەجێش کراوە من خۆم کە بەڕێوەبەری گشتی دیوانەوە 2 ساڵ و نیوە من هەستم بەوە نەکردووە کە بڕیارێکی وەزیری ناوخۆ لە سلێمانی جێبەجێ ناکرێت یان لە دەڤەرێکی تر جێبەجێ ناکرێت بالعکس هەموو بڕیارەکان جێبەجێ کراوە ئێمە زۆر نمونەمان هەیە بۆ نمونە ئێستا لە بابەتی هاتنە ژوورەوەی هاوڵاتی بیانی کە ئەمە ئێستا سیستەمی ڤیزە ئلکترۆنیمان هەیە ئەمە 2 ساڵە جێبەجێمان کردووە ئەو ڤیزە ئلکترۆنی لە وەزارەتی ناوخۆ دەرەچێت کە دەرەچێت لە هەموو خاڵە سنوورەکان پێی بابندن ئەو کابرایی کە ڤیزەی بۆ دەرەچێت لە سلێمانی داخڵە بە یان لە هەولێر لە هەر شوێنێک و کەسیش ناتوانێت هاوڵاتی بیانی
داخلی هەرێمی کوردستان کە بێ ڕەزامەندی وەزیر زۆر لە سلێمانی لە هەولێر لە دهۆک لە هەموو خاڵە سنوورەکان جێبەجێکرا هەست ناکەم منیانی بۆ شێوەی هەبێت زۆر جار خۆپێشاندان دەکرێت لە هەرێمی کوردستان بەڵام ئەو خۆپێشاندانانە ینی تونند و تیژی لێ دەکەوێتەوە بەریەکەوتنێک لە نێوان خۆپێشاندەران و هێزەکانی ئەمنی لە هەرێمی کوردستانی لێ دەکەوێتەوە ئێستاش قسەی زۆر لەسەر ئەوەیە کە لە 27 ئەم مانگە مامۆستایان خۆپێشاندان ساز بکەن چاوەڕێی چیەکەن پێتان وایە مافێکی شەرعی بێ خۆی خۆپیشاندان مافێکی دەستوریە و لە یاسای خۆپیشاندەران باسی لێکات ئەڵە مافێکی دەستوریە بەڵام ئەو خۆپیشاندانە نابێت بە مەبەستی هاندان بێت مەبەستی گێرەشێنی بێت مەبەستی خراپکردنی ماڵ و مڵکی گشتی بە مەبەستی خراپکردنی یان تێکدانی حڕیەتی هاوڵاتی بێ یان ئازادی هاوڵاتی و تێکدانی ماڵ و مڵکی هاوڵاتیان هەر خۆپێشاندانێک وەزارەتی ناوخۆ ئەرکە لەسەری بیپارێزێت هێم نیەم خۆپشاندانە بپارێزێت بەڵام ئەگەر لە ڕێڕەوی خۆی دەرچوو و وای لێ هات کە جۆرێک لە هاندانی تێدا بێت وای لێ هات کە جۆرێک لە تونگ و تویجی لێ بکەوێتەوە ئەوە هێزە ئەمنیەکان ناچارن بە پێی یاسا مامەڵی لەگەڵ بکەن بۆیە زۆر جارە بینین کێشەکە زۆر لە لای هێزە ئەمنیەکان نییە هێزە ئەمنیەکان لە هەموو حاڵەتەکانە ئەمنیەتی خۆپیشاندانەکان دەپارێزن بەڵام دەبینیت دەستێک دێتە ناو خۆپیشاندانەکەەوە و گێرە شێوینی دروست دەکات یان محاولە دەکەن ماڵ و سامانی گشتی تێک بدەن ئەو کاتە پۆلیس هێزی چالەکە بەڵام هەندێک جار دەگوترێ ینی ئەوانەی کە خۆپێشاندان ساز دەکەن چاو سوورکردنەوە لەلایەن دەستگاکانی ئەمنی بۆ ڕێگەگرتن لەو مافیان کە بەپێی یاساژ لە هەرێمی کوردستان مافیان پێدراوە خۆپێشاندان بکرێ تۆ باز دەوە دەکەی کە مەرامی سیاسی لە هەندێک جار لە خۆپێشاندانەکان سیاسی و تێکدەرانش هەبووە لە ڕابردوو زۆر جار هەبوو ئەمە ئەو خۆپیشاندانەی لە هەفتەی شوبات کرا ڕێڕێوێکی سلمی و دوای ڕێوەکەیان گۆڕی ئاراستەیان کرد بەرەو لە قی چوار و کێشەکە گەورەتری لێ هات ئێستا قسەی زۆر لەسەر خۆپێشاندان دەکرێت لە داهاتوو مەترسی ئەوەیە ینی لە لای ئێوە زانیاری ئەوە هەیە ینی هەمان حاڵەت دووبارە ببێتەوە وڵی لەوانەیە ئێمە داوە لە هاوڵاتیانەکەین داوە لە مامۆستای بەڕێزەکەین ئێمە پێیان دەڵێن خۆپیشاندان مافێکە و مافێکی دەستوریە و حەقی خۆیانە بەڵام ئەم خۆپیشاندانە نابێت توندوتیژی لێ بکەوێتەوە ئەگەر توندوتیژی لێ بکەوێتەوە و بێتە ئەگەری تێکدانی ماڵ و مڵکی گشتی و هاندانی خەڵک بۆ رەو توندوتیژی بەڕاستی کێشەی لێ دەکەوێتەوە لەسەر بابەتی چاوسورکردنەوە وەکو جەنابەت باست کرد ئێمە چاوسورکردنەوە ینی بە معنای تهدید دێ لە قانون عقوباتە بە شێوەیەکی ڕێگوپێک تەنزیم کراوە ئەو کارمەندی پۆلیس یان ئەو کاتی هێزەکانی ئاسایش و کە تهدید لە هاوڵاتێکە بۆی هێبچێت لە بنکەی پۆلیس کاڵی لێ تۆمار بکات ینی من نازانم ئەو هاوڵاتیە زۆر جار ئێمە لە دەستگای ڕاگەیاندنەکانیش بەڕاستی یانی ئەمە داوایان لەکەین کە لەم فترەیەدا زۆر ینی بە میهەنیەت کاری خۆیان ئەنجام بدەن وای لێ نەیەت بێ بە منبەرێک بۆ هاندانی خەڵک بۆ توندوتیژی هاوڵاتی حەقی خۆی هەیە موچەی پێ نەدراوە مافی خۆیەتی داوای حەقی خۆی بکات بەڵام مافێکی سلمیە کەواتە ئێوە لە چ کاتێکدا لەگەڵ خۆپێشاندەر ڕوبەڕوو دەبنەوە دەتوانن ئیجرعاتی قانونی لەگەڵدا بکەن خۆپێشاندان کە ڕێڕەوی خۆی دەرچوو بەرەو ئاراستەیەک برا بەرەو توندوتیژی برا بەرەو تێکدانی ماڵی گشتی برا بەرەو هاندان برا هێزەکانی پۆلیس مامەڵی لە دەگەن بە پێی یاسا بەڵام هێشتا خۆپێشاندان دەستی پێ نەکردووە عادل حەسەن یەکێکە لە دەستەی خۆپێشاندەران لە شاری سلێمانی دەگیر کراوە من بینیم لە تەلەڤیزیۆنە ئەو برادرە دوێنێ بێگومان لە پرۆگرامی ئێمە بەشداری من بینیم لە تەلەڤیزیۆنە من خۆم ئەفسەری پۆلیس بووم و ئەفسەری مکافەحەم بۆ چەند ساڵێک ئەو بابەتەی ئەو برادرە باسی کرد زۆر قەناعەتم پێ نەکرد لەبەر ئەوەی وتی هاتن داوای لێکردم هەویەکەم بچم لەگەڵانە ئێمە مکافەحین طبعا مكافحة مختصة ببابتي دزي بابتي كشتنا دياركان هنا بابتي تزويرة بم بابتنا مختصة أجر مكافحة بنا أمردن بو دزجاي مكافحة أمبر براتي مكافحة وتحقيق أنا قلت إجراءات أنا قلت كردن بلام بردوانا بلين الشاخي جويج جاني أشتو بأوي آزاري بدن بأوي أشكنجي بدن بأوي إما بتصوري من أو دستي ترك هولدات خلق بتوقع. كواتا إذا كان أمني نبونا قد تصورنا كان بفي أو خبرة يم هي لبواري بوليسك أو كسانة لدزجا فرميكان من لدزجا فرميكان بمشي ويا مع ملانا قال كربيت من تصور ما باب ده يجير شيئنا زور باش. إيوه دلين جوازي لنيوان سليماني هولير
نابیندرێت یانی بە هیچ شێوەک ناکرێت بەڵام زۆر جار هەندێک لە خۆپێشاندەران گلەی ئەوە دەکەن ئەوەندەی کە ئازادیان هەیە لە سلێمانی بۆ سازکردنی خۆپێشاندان ڕێگەیان پێ نادرێت لە هەولێر و دهۆکیش خۆپێشاندان ساز بکەن ئەمە بۆچی وڵی من نازانمەوە بۆچوونی خۆیانە من خۆم لە زۆر جار بینیومە لە تەلەڤزیۆن بینیومە بڵین بۆ پارێزگای دهۆک کە بڵین پێگەیەکی بەقوەتی پارتیە لەوێ خۆپیشاندان ئەنجام درراوە من خۆم بە چای خۆم بینیوە قسەیان بە محافظ بووتەوە گلەییان کردووە داوای حەقی خۆیان کردووە لە بەردەم محافظە گربوونەوەیان کردووە ئەی ئازادی لەوە زیاتر چی دوایەوەش کەسمان نبینەوە دوای ئەوە ئازار دەریان ئەشکەنجە بدرێت من بە چای خۆم بینیمە لە تەلەڤزیۆنە بڵین پێشمەرگەیەکی دێرین قسەی وتووە بە شخصیەتی محافظ ئەوانە بەڵام بە سنگێکی فراوان وەریگرتووە ینی لەبەرەوەی هاوڵاتیە حەقی خۆیەتی داوای موچەی خۆی کردووە ئەگەر دوو قسەشی کردبێت حکوومەت باوکی ملەتە بێ حکوومەت زیاتر بەو شێوەیە تەماشای بکات باشە دیارە کات بەرەو کۆتایی دەڕۆ بەڵام پێم باشە قسە لەسەر ئەرکی ڕۆژنامەوان و ڕەوشی ڕۆژنامەوانن لە هەرێمی کوردستان بکەین لە ماوەی ڕابردوو چەند ڕۆژنامەوانێک تیرۆر کران ینی زەردەش عوسمان و سۆران مامە هەروەها ویداد حوسێنیش بە هەمان شێوە کەیسی وانە تاوکو ئێستا یەکلایی نەبەوەتەوە زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێتن کە دەستەڵات لە پشت ئەم کارانەیە شاردنەوەی ئەو کەیسانەیە بۆچی ئەم کەیسانە تاوکو ئێستا بەم شێوەیە بەردەوام ئەمە نازانم هەر کێشەیەک ڕوو دەدات هەر ئەو تاوانێک کراوە تاوانە بەپێی یاسای سزادانی عێراقی تاوانە تاوانی کوشتنە لێکۆڵنەوە ڕێڕەوی خۆی وەردەگرێت ئەمە باسی بڵین نزیکترین کەیس بکەین کە کەیسی وەداد حسێنە یانە تقریبن چل ڕۆژێکی بەسەر چووە دۆزینەوەی تاوانباران ئەوەندە ئاسان نییە ینی بۆ نمونە ئێمە جاری وا هەبووە لە کەیسێکە 4 ساڵ لێکۆڵینەوەمان کردووە هەتاکو گەشتونێتە تاوانباری حەقیقی بەڵام بۆ ڕۆژنامەوان کەیسەکەی ئەوەندە قورسە نەک ڕۆژنامەوان زۆر کەیس هەیە ئێستا مەسەرەن لە مکافحە زۆر کەیس هەیە لەوانێ کادرانی نەتوان کەشفیکەن کەیسیش هەیە بە ئاسانی کەشفە بێت بەپێی ئەو بەڵگانەی کە دەستکەوتووە زۆر من لە تەلەڤیزیۆن گوێم لێ بووە کامێری مراقەبە لەوێ بووە و بۆچی نەبینراوە ئەمە کەیسێکمان هەبوو پێش 4-5 ساڵ مامۆستایەکی زانکۆ تیرۆر کرا لە شاری دهۆک و ئەو گەڕەکەی کە ئەوتیاتی کامێری مراقەبەشی لێ بوو باوەڕ هەبێ کامێرەکان شەریتەکانمان سیدەکانمان برد بۆ باشترین دەستگای بڵێن تەحلیلکردنی ئەو ڕسمانە لە ئەڵمانیا لە دوبەی نەیانتوانی حتا ڕقمی سیارەکەشمان بۆ بێنە دەرەوە کەواتە چاوەڕێی ئەوە بکەین کەیسی ڕۆژنامەوانان بە نادیاری دەمینێتەوە نەخێر ئینشاءڵڵا من داوا لە هێزە ئەمنیەکان دەکەم داوا لە بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی دهۆک دەکەم کە وەکو نزیک منەزانم زۆر بەجددی لەسەر ئەو کێسە کارەکەن و ئەو ستافەی کە لە نهێشتنی تاوانی دهۆک ئیش دەکەن من تقریبا 8 ساڵ ئیشم لەگەڵ کردوون زۆر شارەزان و دڵنیام ئاشکرای دەکەن. بەڵێ دکتۆر سامی جەلال بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاست دەکەین کە لە باسی ڕۆژ لەگەڵمان زۆر سوپاسدان. بەڵێ بەڕێزانم ئێستاش دەچینە ناوبڕێک و دواترش مژاری دۆمی باسی ڕۆژ دەکەینەوە تایبەتە بە ڕەوشی مامۆستایانی کوردستان. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ تەوەری دۆمی باسی ڕۆژمان تایبەت کردووە بە ڕەوشی ئێستای مامۆستایان وەکو چاوەڕێ دەکرێتن لە 27 ئەم مانگەدا ژمارەیەک لە مامۆستایانی هەرێمی کوردستان بە تایبەت یەکێتی مامۆستایانی کوردستان خۆپێشاندانێک ساز دەکات بە ئامانجی ئەوەی بژێوی ژیانی مامۆستایان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە باشتر بکرێ و حکوومەتی هەرێمی کوردستان چاو بە سیستەمی پاشەکەوتی موچە بخشێنێتەوە کە پێیان وایە ئەم سیستەمە زیانێکی زۆری بە ڕەوشی ژیانی مامۆستایان گەیاندووە بۆ قسەکردن لەسەر ئامانجەکانی خۆپێشاندان و چۆنەتی بەڕێوەچوونی خۆپێشاندانەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی باسی ڕۆژ مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان لەگەڵمانە. مامۆستا ئەحمەد بەخێر بیت. بەڕێزی ستان خۆش بێت. ئێوە
بڕیارتان داوە لە 27 ئەم مانگە خۆپێشاندان ساز بکەن. پێتان وایە سازکردنی خۆپێشاندان چارەسەرە بۆ باشترکردنی بژێوی ژیانی مامۆستایان؟ ئێمە وەکوکیتی مامۆستانی کوردستان بریارمان نەدا 27 مانگ خۆپیشاندن بکەین. ئێمە بریارماندا بوو کە ئەمڕۆ 25 مانگ گرتبوونەیەکی ئاشتی مەدەنی بکەین بەرامبەری لقەکانمان و ئەنجامماندا لە کاژمێر دەی بەیانی لە هەر هەموو لقەکانمان کە لە هەرێمی کوردستانە بە ناوچەکانی کوردستانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانن و پەیامی خۆمانگەیانە حکوومەتی هەرێمی کوردستان کە بریتە لە 3 خاڵە دەستکاریکردنی سیستەمی موچەی مامۆستایان، ئاشتیوانی سیاسی و دایلۆک لە نێوان حزبەکان و گەڕانەوەیان بۆ مێزی گفتوگۆکردن و لەگەڵ حکوومەتە ڕاوێژی بکەن بۆ ئەوە کێشەی قەیرانی دارایی و سیاسی هەرێمی کوردستان چارەسەر بێت و خاڵی سێم هەنگاوەکانی چاکسازی خێرایی لێ بکرێت و زیاتر گرنگی دان بدرێ بە چاکسازی لەبەرەوە یەکێ لە کێشە و گرفتەکانی قەیران دەگەڕێتەوە بۆ ئەو هەموو با بڵێن گەندەڵیە و هەموو کێشە و گرفتانە کە دروست بووە لە موچەی مامۆستایان و موچەی خەڵکی تر و ئەوانە هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەو نەعەداڵەتیە کە لە پێشتر کە دابەشکراوە ئەو پارە دابەشکراوە بەسەر خەڵکانە. کەواتە ئێوە لە 27 ئەم مانگە بەشداری لەو خۆپێشاندانە ناکەن کە وەکو یەکێتی مامۆستایان بەشداری ناکەین بریاری مەکتەبی سکرتارێتێکی مامۆستایانە بە هیچ شێوەیە ئێمە 27 مانگ بەشداری لەو خۆپیشاندانە ناکەین. بۆچی نایکەن؟ ئێمە بەرنامەی خۆمانمان هەیە، نەخشە ڕێگای خۆمامان هەیە کە لە 11 هەشتەوە دەستمان پێکردووە لە کۆبنەی مەکتەبی تەنفیزی کە هەنگاوەکان بە هەنگاو دێت. هەنگاوی یەکەممان بەیاننامە بوو، هەنگاوی دووهەممان گرتبوونەوە بوو، بەڵام بە حکمی ئەوە بارودۆخی هەرێمی کوردستان ئێستا نەسەقامگیریکی سیاسی تایە. ئێمە نامانەوێت بەشداری خۆپیشاندنەکانی 27 مانگ بکەین لەبەر ئەوە ئێمە تەمانوێت تعبیر بە ڕێی مامۆستا بکەین واتە ئێمە دەواکانەکانی مامۆستایان دەخێنە بەرچاو، ناتوانین نوێنەرایەتی هەموو خەڵک بکەین، ئێمە تەنها نوێنەرایەتی مامۆستایانمان پێ دەکرێت. لە 27 مانگ تەنها ئێمە بەشداری زەنگی قوتابخانە لێدان ناکەین. ئەوەی مەراسیمی بۆ دەکرێت لە پایتەختی هەرێمی کوردستان، لە پارێزگاکانی هەرێمی کوردستان، لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئێمە بەشداری ناکەین بۆ ئەوە ڕۆینە ناو قوتابخانەکانی خۆمان دادانیشین، بەڵام بەشداری ناکەین و دوای ئەوە یەکێتی مامۆستایان مەکتەبی سکرتارێت یا مەکتەبی تەنفیزی هەر بریارێک بدە ئێمە ئیلتیزامی پێکەین و پاڵپشتی مامۆستایان دەکەین بە هەر شێوەیەک تعبیر لە داواکاریەکانیان بکەن، ئایا بایکۆت بکەن، ئایا خۆپیشاندن بکەن، ئایا ڕێپێوان بکەن، بەڵام بە مەرجێک مەدەنی و سلمی بێت و بتوانین مافەکانمانی پێوەرگرینەوە. واتە ئێمە بوونمان ناو قوتابخانەکان گرنگترە لەوە لە دەرەوەی قوتابخانەکان. لە 27 مانگ بەپێی بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە دەرگای قوتابخانەکان لە بەردەم قوتابیان دەکرێتەوە. ئێستاش وەکو دەگوترێت چالاکوانان چین و توێژەکان لە 27 ئەم مانگە خۆپێشاندان ساز دەکەن. پێتان وایە هەڵبژاردننی ئەم تەوقیتێکی خراپ بێ و کاریگەری زۆری هەبێت لەسەر پرۆسەی خوێندن؟ جاری یەکەم کە مامۆستانی بەناوی مامۆستانی ناڕازی کە ئێمەش هەمومان ناڕازین، کەس نییە ڕازی بێ لە بارودۆخە کەوتیان ئێمە هەفتەی مانگ خۆپیشاندان دەکەین لە شاری سلێمانی و گەرمیان و شارەکانی تری هەرێمی کوردستان، بەڵام کە هەفتەی مانگ دەوامی فەرمی 27 مانگ دەستی پێکرد، هەفتەی مانگ کۆنگرەی ڕۆژنامەنووسیان کرد، تەئجیلیان کرد بۆ دەستپێکردنی دەوامی فەرمی. لە پاچەند ڕۆژێکی تر دەستەیەکیان دامەزان بەناو دەستەی ناڕازی، ئەو دەستە تعبیر لە ڕێی مامۆستایان ناکە، وەکو بڵێن هەموو خەڵکی تایە، یعنی ئەوەی کە زانیاریمان لایە کۆمەڵی خەڵکی تایە، کۆمەڵێ وەکو چۆن بڵێن پیشەی تری تایە. ئەمە ناتوانین ئێمە ئەو هەموو کارە تێکەڵ بکەین، ئەو هەموو داواکاری خەڵکە بە ئێمە بۆ ئەو پەیامە بە ئێمە ناگات. بەڵام ئێوە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان لە ماوەی چەند مانگی ڕابردوودا مانگێک دوو مانگ بە بەردەوام لە میدیاکان جێبیستی ئەوە دەبین کە مامۆستایان ناڕازین، مامۆستایان دێنە سەر شەقامەکان. پێت وایە کە ئێوە لە سەرەتادا ئەوەکەتان شکان بۆ ئەوەی دەست بە خۆپێشاندەران بکرێ، پاشان خۆپێشاندان بکرێ، پاشان خەڵکی دیکە
خۆپێشاندان ئەمڕۆ ئەو کارە چی ئەنجامماندا بەسەر نهاتنە سەر شەقام لە شەقام پەیامی خۆمەمان ئارەسەی حکوومەتی هەرێمی کوردستان نەکردووە لە هەموو کوردستان یەکڕیز نەبووینە یەکدەر نەبووینە ئەمڕۆ 25 مانگ بوو خۆپێشاندانتان ساز کرد خۆپشاندن گردبوونەوەیەکتان ساز بۆ پاڵپشتی داواکاری مامۆستایان بۆچی لە 27 مانگ ئێوە بەشداری ناکەن ئێمە نامانەوێت داواکاریەکان تێکەڵ بێت ئێمە تەنها داواکاری مامۆستامان پێیە ئەو بارودۆخە کە لە 27 مانگ کۆمەڵی خەڵک بانگەشەی بۆ ئەکەن نامانەوێت تێکەڵی بکەین ئێمە دەستگایەکی فەرمین سربەخۆین لەلایەنی پەرلەمان و یاسایەکمان هەیە ئێمە ئیشەکانمان بە سیستەمی ئەیدەیکەین ئێمە هەوڵ دەدەین کارەکان ئەنجام دێن بە شێوەیەکی زانستانە مافەکانی خۆمان لەبەرەوە ئێمە مافە مەدەنیەکانی خۆمان بریتیە لە ئەوە ئاگادارکردنەوە بریتیە لەوە نووسینی بەیاننامە چاوپێکەوتن سەردان پەیوەندیکردن بە لایەنەکانی پەیوەندیدارەوە کە بابەتەکان لایەتی گردبوونەوە تەنانەت بایکۆتکردنی شکل لە خیارەکانێکیتی مامۆستایانە بەڵام ئەمڕۆ 27 کە با بڵێن تاکو ئیسەیەکێتی مامۆستایان بریاری نەداوە کە 27 مانگ بایکۆتکە وەکو مەکتەبی سکرات مەکتەبی تەنفیزی و ئەمە ڕێی من نییە ڕێی ئەو ڕێکخراوەتە بە کاملی پێیان باش بوو ئێمە 27 مانگ تێکەڵی ئەو باردۆخە نەبین و دوای ئەوە سیر ئەەکەین بزان باردۆخەکە بە عقارێک دەبات و هیوادارین حکوومەت پێش 27 مانگ بە دەمی داواکاریەکانی ئێمە بێت ڕاستکردنەوەی بۆ موچەکانمان بکات گرنگیدان بە ئێمە گرنگیدان بە پەروەردەیە حکوومەت خۆی دەڵێ ئەڵێ پێشکەوتن نە بە ئۆتۆمبیلە نە بە فرۆکەیە نە بە باڵەخانەیە نە بە شەقامی پانە پێشکەوتن بە پەروەردەیە زۆر باش ئێمە دەینەوە سەر وەڵامی حکوومەت و پێشترش کۆمەڵێک هەوڵتان هەبوو دیداری تایبەتتان هەبوو لەگەڵ بەرپرسانی حکوومەت دەینەوە سەر خۆپێشاندانی 27 ئەم مانگە ئێوە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان بڕیاری ئەوەتان داوە ئەو مامۆستایانەی کە سەر بە یەکێتی مامۆستایان بێت بەشداری لەو خۆپێشاندانە نەکات لەبەر ئەوەی کە ئێوە خۆتان ڕێگا و شوێنی خۆتان هەیە بۆ ئەنجامدانی گردبوونەوە یاخود خۆپێشاندان ئێمە ناتوانین ڕێگری لە مامۆستاکان بکەین بەڵام داوا لە مامۆستاکانمانەکەن کە 27 مانگ مراعاتی ئەو بارودۆخە بکرێت لە 27 مانگ لە پاش ئەوە یەکێتی مامۆستایان بەرنامەی خۆی دەبێت لە پاش ئەوە دەستپێکردنی داواتی چی بکەن ئەگەر ڕوونتر باسی بۆ 27 مانگ بۆ نمونە 27 مانگ دەڵێن خۆپیشاندنێکی سەرتاسەری دەکرێت ئەو خۆپیشاندنە تەنها مامۆستانیە زۆرینەی ئەو خەڵکانەیە کە بارودۆخەکە قورسایەتی لەسەر شانیان بووە حتمما خەڵکانێکی سیاسی و حزبی و خەڵکانێک تێکەڵ ئەو خەڵکانی تریش دەبن ئەمیش دەوێتە هۆکاری ئەوە گرژیەک دروست دەبێت و دوور نیوەکو ساڵی پار چۆن هێرشکریا سەر بەرگەکان حزبی یان دام و دەستگەکانی حکومی ئەوە بکرێت ڕەتفعل دروست دەبێت حزبە سیاسەکان لە نێوان خوان هەڕەشە دەکەن ئەم پەیام بۆ ئەوەنا ئەو پەیام بۆ ئەوە ئێمە نامانێت تێکەڵی نامێنە بوونە دار و دەستی حزب ئێمە نامانەوێت حزب بەکارمان بێنێت ئایا لێرا بیان لێوێ بێت ئێمە ئەمانەوێت سربەخۆیانە کارەکانی خۆمان بکەین نامانەوێت حزب لە ڕێکەی ئێمەوە گۆڵەکانی خۆی بکە و کارەکانی خۆی بکە لە بەرژەوەندی خۆی بە ناڕازەکانی ئێمە استقلالی ناڕازی ئێمە بکە هەر ئەمڕۆ لە بەدەم مەکتەبی سکرات یەکێتی مامۆستایانی کوردستان یەکێتی مامۆستایان گردبوونەوەی خۆی کە پەیامێکی ئاشتیانە هەیە سلمی هەیە پەیامەکە سەرکەوتنی هێنا کەناڵەکانی ڕێگاندن دەگواستنەوە بەڵام خەڵکانێک هاتن بە دەنگی بەرز دەستیان کرد بە هاوار سنجی ڕاگەاندنەکان لەبەر ئەوە با بڵێن قسەکانی سەرۆکی لقی هەولێرێکێتی مامۆستایانیان بڕی بۆ ئەوە ناڕازەی دەربڕێت ئەو مامۆستایانەی کە ناویان لە خۆنایە مامۆستای ناڕازی و وەکو دەبێنرێتن بەیاننامە بڵاو دەکەنەوە کۆنگرەی ڕۆژنامەوانی ساز دەکەنەوە لە دەرەوەی یەکێتی مامۆستایانی کوردستان یعنی ئەمانە نوێنەراتی مامۆستایان ناکەن بە شوێکی فەرمی ناتوان بڵێ ئێمە نوێنەری مامۆستایان بە شوێکی فەرمی قانون هەیە بەم پێ ئەم قانونە یەکێتی مامۆستایانی کوردستان نوێنەری مامۆستایانە بەڵام شتێکی تەبیعیشە مامۆستا ناڕازەی دەربڕێت ناڕزاییەکانی ئەوان حزبیانە دەبینن بەڵام بێتە عقاری ئەوە هێرش بکرێتە سەر تەنها لایەنێکی سیاسی بڕۆ هەمووان دەزانین حکوومەت پێکاتە لە چەند حزبێک بەڵام هێرش بکرێتە سەر لایەنێکی سیاسی
هێرش بکرێتە سەر بارگای لایەنێکی سیاسی دیاریکراو هێرش بکرێتە سەر دامودەستەکانی حکوومەت ئەوە لە قاڵبی سلمی و مەدەنی دەدەچێت ئێمە تەحملی مەسئولیەتی ئەو کارە ناکەین هیوادارین مامۆستەکانی ئێمەش وریابوون لەوە ناڕازیە خۆیان دەربرن ئەچنە سەر شەقام بایکۆت دەکەن بەڵام بە شێوەیەکی سلمی و مەدەنیانە زۆر باش ئەوە مامۆستا نە مامۆستا نە ئێمە نە ئەو مامۆستانە بە ڕێزانەکە تو ناوت لێنا ناڕازیە خۆیان ناڕازی کەس خوازیاری ئەوە نییە بایکۆت بکە کەس خوازیاری ئەوە نییە خۆپشاندن بکە کەس خوازیاری ئەوە نییە وڵاتەکە تێک بدا بەڵام ڕەتفعلی ئابوووریەکە کە تو گیرفانت بەتاڵ بوو پەنا بۆ هەموو شتێک دەبی ئەو مەترسیەکانی ئەوە تا ئێمە بۆ ئەڵێنە حکوومەت وەرە سەرخەت لە 11 هێشتەوە تا ئیسلام مەترسیەکان دەخێنێ بەرچاو کاتی ئەوە هاتەوە حکوومەت بیر لەوە کاتەوە مامۆستا کە گیرفانی بەتاڵە پەنا بۆ هەموو شتێک دەبات فەرمانبەر هەروە وەرە دەستکاری ئەو سیستەمی موچە بکە بارودۆخی خەڵک باش بکەرەوە لەبەر ئەوە خەڵکیش زۆر باشە باز لە باشترکردنی سیستەمی موچە دەکەین ئێوە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان بڕیاری ئەوەتان داوە دەستبەرداری پرۆسەی خوێندن بن مامۆستایان بایکۆتی پرۆسەی خوێندن بن ئێستا زۆربەی دایک و باوکان کە لە ماڵەوە جێبیستی وتەکانی ئێوە دەبن جێبیستی بەشێک لە مامۆستایان دەبن ومێدیان بەم ساڵی خوێندن نەماوە دەڵێن پرۆسەیەم ساڵی خوێندن ئەگەر مامۆستا بەم معنەویە بێتە بەشداری پرۆسەی خوێندن بکە ئەم ساڵ بە بەلاش دەڕوە ئایا بڕیاری ئەوەتان داوە بایکوێت خوێندن بکەن ئێمە ناتوانین ئەو بریارە بدەین ئەو بەدەستی ئێمە نییە داخستنی قوتابخانەکان لەلایەنی پەروەردە و زیاتی پەروەردەوە ئەو سەلاحیەتی هەیە ئێمە سەلاحەتی داخستنی قوتابخانەمان نییە ئێمە وەکێکتری مامۆستایان دەتوانین بایکۆتکردنەوەکو فشارێک بەکاری بێنین بەڵام ئێمە قەت نابینە سەبەبی ئەوە قوتابخانەکان دابخرێت بەڵام بێدەنگیش نابین بەدەنگیش ئەوەی حکوومەت بێدەنگی حکوومەت ئەو دەبێتە هۆکاری داخستنی قوتابخانەکان حکوومەت ئەوەندە بێدەنگە ئەوەندە وتاری بۆ خەڵک نییە وای لێ کردو کە مامۆستان ڕۆژ ڕۆژنامەکان زۆر دەبێت ئێمە ئەگەر هاتوو وەکو چۆن مانگەکانی پێشوو مانگی 1 و 2 3 و 4 موچەی مامۆستایان یەکەم موچەی وزارەتە مەدەنیەکان بوو بەڵام لە مانگی پێش کە پشوەکان دەستی پێکرد خستیان ئاخر ئەمە لێرا حکوومەت هات مامۆستای تووڕە کرد حکوومەت کە پێش جەژن موچەی نەدا مامۆستای تووڕە کرد بەڵام لە پاش جەژن ئەو پارە حازر بوو لە پاش جەژن ڕاستە خۆدرا ئەمانە حکوومەت خەڵکی پێتوڕاکە ئێمە نامانێت حکوومەت خەڵ تووڕە بکە ئێمە بۆ داوای لە حکوومەتەکەین داوای حیوارەکەین داواکەین لەگەڵ حیزبە سیاسەکانە حیوار بکە شتەکان بە شەفافی بێت گەندەلەکان چا بکرێت 2 موچە و 3 موچە نەمێنێت بندیوار نەمێنێت خانشینی یاسایی نەمێنێت خەرجەکان کەم بکرێتەوە باش ئێوە گردبوونەوە دەکەن خۆپێشاندان دەکەن بڕیار دەردەکەن یاخود نەوەک هەر مامۆستایان بەڵکو ئەوانەی کە بڕیاری گەنداوە لە 27 ئەم مانگە خۆپێشاندان بکەن ئێوەش کە لە 25 ئەم مانگە گردبوونەوەتان ساز کرد ئەو کاتێک کە ناڕەزایی دەردەبڕن بەرامبەر بە حکوومەت ئایا ینی دڵنیان لەوەی حکوومەت پارەی هەبێ نەدا بە فەرمانبەرانی ئێوە باس لە چاوپێخشانەوە بە سیستەمی پاشەکەوت بکرێ ئایا حکوومەت بەڕاست پارەی هەیە نادات بە فەرمانبەرانی ئەگەر پارەی هەیە بۆ باز ناکرێ ئەو پارەیە لەکوێیە چۆنە و چۆن نییە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ئاگامان لێ نەکتەنە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ناوچەکە لە قەیرانێکی دارایی گەورەیە بەهۆی ئەوە نرخی نەوت دابەزیوە ئەمە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەنی حکوومەتە بڕاوە شەڕی داعش ئەو هەموو ئاوارە لە هەرێمی کوردستانە ئەو هەموو کێشە سیاسیە دروست بووە ئەمانە دەزانین بەڵام ئەوە کێشەی حکوومەتە حکوومەت دەبێ پلانی بێت بۆ ڕۆژێکی ئاوا حکوومەت دەبێ خەرجەکانی کەم کاتەوە داهاتی زۆر بکە بەڵام تێ داهاتەکەی لەسەر کیەکە خەرجەکانی کەمەکاتەوە موچەی مامۆستایان کەمەکاتەوە داهاتی زیادەکە ڕسومات و باجی خۆی لەسەر مامۆستایان و فەرمانبەران بەرزەکاتەوە ئەگەر حکوومەت بێ دەستکانی موچەی مامۆستایانەکە بە هەوسی خۆت باج بەرزکەوە بەهسی خۆت ڕسومات بەرزکەوە داهاتی خۆت زیاد باش بەڵام موچە بەتابەتی موچەی بنەڕەتی بە هیچ شوەیەک نابێت دەستکاری بکرێت بەڵام بەداخەوە ئیمڕۆ ئەو سیستەم پاشکەوتنە زەرێکی زۆری بۆ مامۆستا زۆر باشە کات کاکەمەرە بەس لەلایەکی تریشەوە بۆ کۆمەڵێکی نوتیە چاکرا یان ئەوەی چاک نەکرایەت بۆ خۆمەڵی خەڵکە کە خۆپشاندنیان کرد کە مانگرتنیان کرد بۆیان چاکرا موچە دریاپیان لە پێشەژن ئەمە لێرە وامان لێ دەکا ئێمە تووڕە بووین وامان لێ دەکاڵێن کاکە تا خۆمان چاو خۆمان سوور نەکەنەوە حکوومەت گوێمان لێ نەتیکێنێت بەڵام ئەمەش نەزغەرێکی خراپە هیوادارین
نەحکومە دوابیرکاتۆ نەیمە زۆر باش دوا پرسیارم ئەوە دەبێت ئەگەر بە کورتی وەڵام دەیتەوە دیارە نوێنەرانی ئێوە دەستەی ئێوە سەردانی سەرۆکی هەرێمی کوردستانیان کردبوو لەگەڵ حکوومەتیش پێشتر کۆمەڵێک گفتوگۆ هەبوو پەیمانی ئەوە درابوو بە مامۆستایان کە چاوێک بە سیستەمی موچە بخشێندرێتەوە ئێوە چاوەڕێی چارەسەر دەکەن بە نزیکانە حکوومەت ژیانی مامۆستایان ئێمە سەردانی سەرۆکی هەرێمی کوردستانمان کرد لە 21 وە کۆبوونەوەکی ئیجابیمان کرد سێ تەوەری گرتەوە تەوەری یەکەم زۆر بە کورتی بەڵێ تەوەری یەکەم موچەی مامۆستایان و بژەویان تەوەری دووەم ئاشتیوانی سیاسی و تەوەری سێهەم چاکسازی ئەوەی سەرۆکی هەرێمی کوردستان پەیمانی بە ئێمەدا خۆڕاگر بوون تاکو دێمەوە لە دەروی وڵات وعدتان پێدەم لەگەڵ حکوومەتە دادەنیشم و پاڵپشتیتان دەکەم و مەحامێکی باش بۆتان دەبم لەبەرەوە هەمومان دەزانین خەرجکردنی پارە و پێدانی موچە و کەمکردنەوەی موچە یان زیادانی موچە بەدەستی سەرۆکی هەرێم نیە بەدەستی حکوومەتەوە حکوومەتیش لژنەیەکی هەیە لژنەی بەرانگبوونەوەی قەیرانەکان کە بە سۆرەکاتی جێگری سەرۆکی حکوومەتە هەرێمی کوردستانە و ئەندامی کۆمەڵێ ئەندام پەلەمان و وەزیر و کەسایەتی ئابووری و خەڵکی تر ئەوانە بریار دەدەن ئەوش بە پێی میزانی کە بۆیان دێ بەڵام ئەمڕۆ بۆ ئێمە فشارەخێنە سەر حکوومەت فشارەکانمان زیاد کردووە لەبەرەوە ئەمڕۆ نرخی نەوت لە پار باشترە ساڵی پار وعدیان بە ئێمەدا ئەگەر هاتو نرخی نەوت لە 25 دلار بەرەوبان بکە ئێمە دەستکاری زۆر باش موچەکانتان نەکەین بەڵام تاکویستە وعدەکان جێبەجێ نەکردووە مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان زۆر سوپاست دەکەین کە لەگەڵمان بەشدار سپاس بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان دەستان خۆش